وەزارەتی دارایی هەرێم داوا دەکات لە ماوەی 2 مانگدا ئەوانەی پێشینەی خانوبەرە و هاوسەرگیریان لایە و لە ماوەی ساڵانی قەیرانی دارایی قەرزەکانیان نەگەڕاندۆتەوە هەمووی بە یەکجار بگەڕێنەوە بە پێچەوانەوە موچەی کەفیلەکانیان دەبڕن. ئەم هاوڵاتیە دەڵێت ئەوە بڕیارێکی خراپە و هیچ کەس ناتوانێت بچێتە ژێرباری ئەم فشارە قورسەوە. قرارێکی زۆر مشکلەیە بەڕاستی، ینی ناخۆشە تۆ 7 ملیۆن لە ماوەی 2 مانگە 7 ملیۆن لە ماوەی 2 مانگە بدەیت تۆ یام کەفیلەکە زۆر شتێک بڕیارێکی قورسە، ینی بەڕاستی بڕارێک زۆر قورسە، ئەی ناتوانانی تۆ ئەو بڕیارە جێبەجێ بکەی. ینی وەڵا جاری وایە کێشەی کۆمەڵاتی دروست ئەبێ، جاری واش هەیە ئەو کەفیلە گوێی ئەو ساحب قەرزە گوێی ناداتێ. 230,000 هاوڵاتی بە بڕی 4 تریلیۆن دینار لە پێشینەکان سودمەند بوون. لەو بڕا تەنها 2 تریلیۆن دینار گەڕێنراوەتەوە بۆ حکومەت و نیوەی ماوە. ئێستا حکومەت لە ڕێگەی کەفیلەکانەوە فشار لە هاوڵاتیان دەکات ئەو قەرزانە لە ماوەی 2 مانگدا بگەڕێنەوە. یاساناسێک دەڵێت ئەوەی حکومەت دەیکات منطقی تێدا نییە، دەبێت پارەی پاشەکەوت بخرێتە بری ئەو پێشینانە. بەداخەوە دەبێت بڕیارەکان کاتە بڕیارێکی دروستن کە واقعی بین، کە واقعی بێت لەگەڵ واقع و لەگەڵ بار و گوزەرانی ژیانی هاوڵاتیانە بگونجێ. ئێستا هاوڵاتیەک کە حکومەت خۆی چەند ساڵێکە بێدەنگەی لێ کردووە ناڕاستەوخۆ بە زمنی مانای وایە ئەم قەرزانەی دواخستووە، ئەگەر چی بە سەریحیش بڕیاری بۆ دەرنەکردوێ بە ناڕاستەخۆ بە زمنی کاتێم قەرزانەی دواخستووە وەری نەگرتوێتەوە ناکرێت ئێستا لەم کاتەیە بڕیارێک دەرکا کە بارگرانیشی زۆر لە سەشانی هاوڵاتیان دروستکە بە جۆرێک کە بڵێ لە ماوەی مانجێک 2 مانگدا من دەبێت ئەم قەرزانە هەمووی هاوڵاتیان بیدەوە ئەگەرنا ئیجراعاتی یاساییان بەرامبەرەکە. ئەم بڕیارێکی ناواقعیە و بڕیارێکی نامەنطقیە و ناگونجێ لەگەڵ بار و ژیانی گوزەرانی هاوڵاتیاندا. حکومەت خۆی قەرزاری فەرمانبەرانە و ئامادە نییە پاشەکەوت بگەڕێنێتەوە، بەڵام بۆ وەرگرتنەوەی قەرزەکانی خۆی پلانی جۆراوجۆر دژی هاوڵاتیان جێبەجێ دەکات و هەموو ڕێگەیەک دەگرێتە بەر بۆ وەرگرتنەوەی. حکومەت هیچ خزمەت گوزارێکی تری بۆ خەڵک نییە. حکومەت ناتوانێت هاوکاری خەڵک بکە خانوویە بکاتەوە. پێشتریش لە کابینەکانی پێشوو کراوە ئەم ئێستا وەریەگرێتەوە لە کاتێکا خۆی هیچ ئیلتیزامێک لەسەر دانەوەی ئەو قەرزانە ناکە کە لەسەر شانیەتی هاوڵاتیەک هەیە. بۆ نمونە خێزانی شەهید هەیە کە ئەبوو حکومەت خۆی خانووی بۆ بکە، ئەو خۆی هاتووە خانووی کردووە بە قەرزی حکوومەت 12 موچەشی لای حکوومەتە. ئێستا حکوومەت موچەکانی بۆ ناگێڕێتەوە، پارە قەرزەکەشی لێ وەرەگرێتەوە، ئەشێوێ هەمووی بەسەر یەکەوە بێ. بەڕاستی من ناڕەوایە. بەپێی بڕیارەکەی وەزارەتی دارایی هەر هاوڵاتیەک لە ماوەی ئەو 7 ساڵەدا کە قەرزەکانی نەگەڕاندۆتەوە پێویستە بەسەر یەکەوە بیداتەوە. بە نمونە هاوڵاتیەک 13 ملیۆن قەرزی لاماوە و 7 ساڵە قستی نەداوە، پێویستە لەسەری 7 ملیۆن دینار لە ماوەی 2 مانگدا بگەڕێنێتەوە. ئەوەش دوور نییە کێشەی کۆمەڵاتی لە نێوان کەفیلەکان و سودمەنداندا و لە نێو خێزانەکانیشدا دروست بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.